خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. کۆمەڵێک کێشە و قەیران لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە و وەکو ئەوترێت لەلایەنە بەشدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵی چارەسەر و بنبڕکردن و کەمکردنەوەی بارگرانی سەرشانی هاوڵاتیان هەیە. زۆر جار وەکو ئەوەی مۆدێلێک بۆ ناڕزایی دەربڕین باسی خۆپیشاندان ئەکرێ و بەتایبەتیش لە سبەیدا. ئایا خۆپیشاندان ئەبێت چۆن بێت؟ ڕێکارەکانی خۆپیشاندان چییە؟ و چۆن دەکرێت گرنگجی بە ناڕزایەتەکانی خەڵک بدرێ بۆ ئەوەی فشار دروست بکات لەسەر لایەنەکانی حکومڕان و بتوانن چارەسەری ژیانی خەڵک بن؟ چێن ئەوانەی کە خۆپیشاندەری ڕاستەقینەن یان سەرکردایەتی و قیادەی خۆپیشاندانی ڕاستەقیناکە؟ ئەم شەو لە ڕەهەند گفتوگویەکی کراوە لەو بارەیەوە ئەکەین لەگەڵ بەڕێزان. لێرە ستۆدیۆکانمان بەڕێز کاروان ئەنوەر کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاروان بەخێر بێ. هەروەها لەو لێرەوە هەرێک لە بەڕێزان سیروان گەردی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان و کاک ڕێژیار ساڵح چالاکوان و بڕیارە کەمێکی تریش کاک شاڵا و مەحموود وەک چالاکوان لێرە لەگەڵمان بەشدار بێ. کاروان، بەڕاستی ناڕزایی و نیگەرانی خەڵک هەیە بۆ تەوزیفکردن و گەیاندنی دەنگی ناڕزایی خەڵک و بۆ چارەسەرکردنی کێشەکان باشترین بژاردە کامەیە؟ ئێوارەتان باش کاکەزانەمان و نەبیێواری سەرجەم بینەران باش بێت. خۆپیشاندان مافە، هەموو کەسێک ئەتوانێت لە چوارچێوەی یاسا و ڕێسا یەک لە مافەکانی جارنامەی گردردونی مافی مرۆڤ کە بۆ مرۆڤی داناوە ئەتوانێت تعبیر لە ڕای خۆی بکە بە خۆپیشاندان، بە هاتنە سەرجادە، بە داواکاری، بەڵام لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێسایانی کە بۆی داڕێژراوە. حتمما هەموو وڵاتێک، هەموو هەرێمێک، هەموو شارێک، هەموو پارچەیەک لە ئەم گۆی زەویە کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەت بە خۆی هەیە. بۆیە خۆپیشاندان ئەوەی کە ئەگوزارێ لێرەش بە هەمان شێوە ئەبێت هاوڵاتی مافی ئەوی هەبێ. بەس چۆن؟ داوای چی ئەکات؟ داواکانی بخاتە ڕوو، داوایەکی دیاریکرا و سعاتی خۆپیشاندان بە دیاریکراوی ئەبێت. اینجا شوێنی خۆپیشاندانەکە بۆی ڕێگە لە ئیشوکاری خەڵک نەگریان. ئەمانە هەمووی حازر کراوە. ئێستا ئێمە لێرە یاستای خۆپیشاندانمان هەیە. بۆ نمونە ئێمە ماوەیەک لەمون پێش لە سندیکای ڕۆژنامەنووسانی وسمان خۆپیشاندانێ بکەین، کاتەکە و سعاتەکە و شوێنەکە و چەند ئەخایەنێت ئەوەنەیان لێ داوا کردین زۆر بەهێمنانت بەڕێوە چوو. هەفتەی پێشوو یانی لەم جومعەوە بۆ جومعەی ڕابردوو ئەتوانم بڵێم زیاتر لە 10 خۆپیشاندانی هێمنانە لە شاری سلێمانی کراوە بەپێی ئەو یاسا و ڕێسایانی کە ڕێک ئەکەون لەسەری داواکاریەکانتان دیاریکراوە. بەڵێ دیاریکراوە ئەمە داواکاریەکانمانە، کاتەکەی سعات چەنە لەوە نەبوو ئەوەنە، شوێنەکەی لەوە نەبوو ئەوەنە، ممتلەکات و ماڵی دەوڵەت و ماڵی خەڵک و سەرۆت و سامان و دوکان و بازار و ئەمانە زەرمەند نابن، نەخێر زەرمەند نابن، کەواتە ئەمە خۆپیشاندانی ڕاستەقینەیە. ینی کاڵی خۆپیشاندان بەم شێوازە ئەکرێ. من مافی خۆمە وەکو هاوڵاتی ئەم دەڤەر خۆم پیشان بم، گلەیی بکەم، گازندە بکەم، ئاوم کەمە، کارەبام کەمە، موچەک لە کاتی خۆی ئەگەر نەدرا لە حاڵەتێکە باج و خەراج زیاد ئەکرێ. بۆ لەبەری مەبەستی دیاریکراوی خۆپیشاندانیش شتێکی دیاریکراوە، تو داوای شتێکی دیاریکراوەکەی، نەک لە کاتێکە بتەوێت هەموو شتەکان پێکەوە بگۆڕیت. ئەمەی کە باس دەکرێت ئەمە خۆپیشاندان نابێت، لە خانی خۆپیشاندان دەرەچێت، بەڵام هەموو کەسێک ئەزانێت لەم هەرێمەشا بەتایبەتی لە شاری سلێمانی و دەوروبەریە خۆپیشاندان شتێکی زۆر واریدە. مامۆستا خوب بۆ موچە خۆپیشاندانەکە، کرێکار بۆ مۆڵەت خۆپیشاندانەکە، خەڵک، ژنان، حیزبەکانی کە پارچەکانی تری کوردستان هەموویانە ئێرە، بەڵام لە چوارچەوەی ئەو یاسا و ڕێسایە بەمەرجێک کار و کەسابەتی خەڵک تێک نەچێت، بەمەرجێک سەرۆت و سامانی خەڵک نەکەوێتە مەترسیەوە، دوکان و بازار و تاڵانی دروست نەبێت، بەمەرجێک ئەوەی کە لێرە پێی ئەوترێت سیاحەتیان گەشت و گوزار و خەڵک لە دەرەوەیە سیمای منتیقەکە و سیمای بازارەکان تێک نەچێت، تاوەکو ئەوەی کە خەڵک ئەو کاتر بڵین تەوەلای بێتەوە نێتە سلێمانیان نێتە هەولێر بۆ لە وڵات لەبەرەوەی کە تونوتیژی تیا ئەگوزارێت. ئەمانە هەمووی پەیوەستن بە ژیانی خۆمان و بە ژیانی خەڵک و بە ژیانی خۆپیشاندەران و بە بازار و بە ئابووری شارەکان و بە ئابووری هەرێمەکەوە. ئێمە بیرمان نەچێت ئێمە ئێستا ئەمانەوێت بکەوینە سەرپی خۆمان. ئالەم حاڵەتەیە نەوت بەرەو بەرزبوونەوە ئەڕوات، چونکە ڕاستی ئەمە هەموو هاوڵاتێک مافی ئەوی هەیە کە داوای چاکسازی بکە، حکوومەت دەبێت چاکسازی بکە،
پێش هەموو کەسێک ئەو چاکسازانی کە حکوومەت بڕیاریاوە هەنێکی دەست پێ کردو بەڵام هەنێکی هێشتا جێبەجێ نەکراوە. من لەگەڵ خەڵکام ئەمێ سیستەمی پەروەردە چاکسازی تیا بکرێ، ئەمێ سیستەمی تەندروستی چاکسازی تیا بکرێ، ئەمێ سیستەمی باج و خەراج و نەوت شەفافێتی زیاتر تیا بکرێ و ئەمێ سیستەمی وەبەرهێنانیش لە هەمان کاتە چاکسازی تیا بکرێ. بەڕاستی ینی ئێمە لە سیستەمی وەبەرهێنان ئێمە هاوڵاتی هەمومان ئەچوسینەوە بەدەستی کۆمەڵێک بزنسمانی گەورەوە داوای زەوی ئەکات، زەوی بە خۆڕایی ئەدرێتێ، داوای پارەکە 50 میلیۆن دلاری ئاەتی حکوومەت ئەبێ بە ڕقم ئەبێ بە فیگەر ڤێلایەک دروستەکات 10 دەفتەری تێچە ئەیا بە 30 دەفتەر، شوقەیەک دروستەکات 5 دەفتەری تێچە ئەیا بە 15 دەفتەر، کەس لی ناپرسێتەوە. کەواتە ئەمەش مافی منە وەکو هاوڵاتی کە بە تۆ بڵێم ئەم پارێت لەکوێ بوو، ئەی بزنسمان، ئەی دەوڵەمەند، ئەی تاجر، ئەم هەموو سەرۆت و سامانە 10 ساڵەمە پێشتۆ دینارێک لە گیرفانتە نەبووە، ئێستا ملیاردێری، ئێستا لەسەر حسابی من و دراوسێکی من و کەسوکاری من ڤێلا دروستەکەی خان و دروستەکەی، ئەمانە هەمووی پێویستی بە چاکسازی هەیە. ئەم چاکسازیانە هاوڵاتی مافی خۆیەتی داوای چاکسازی بکە لە چوارچێوەی ئەو یاسایی کە بۆی دانراوە بە مەرجێک داواکردنی ئازادی و داواکردنی خۆپیشاندان و داواکردنی مافەکانی خۆی نەبێ بەمایی زەوتکردنی ئازادی لە گەڕەکەی دراوسی. ئێستا بۆ نمونە ئەگەر لە شارێکە خۆپیشاندانە ناو بازارڕ بکرێت، دوکان و بازار هەمووی داخرێت، سایح ئەوەی کە پێوترێ گەشت و گوزار هەمووی بابرن ئەتۆرێت لە شارەکە ئەتۆرێت لە هەرێمەکە ئەتۆرێ، ئەمانە هەمووی زەرر ئەبن بەڵام لە عینەن کاتیشا بەڵێ ئەو چاکسازانی کە باس کراوە کە بەڵێن دراوە کە لە هەڵبژاردنەکانە باس ئەکرێت ئەبێت هەمووی جێبەجێ بکرێت. ئەگەر هەمووشی نەکرێت دەستکرێت بە هەنگاو بە هەنگاوی جێبەجێکردنەکان هەتاوەکو ئەگاتە ئەو ئاستی کە هاوڵاتی دەست بخاتە سەر دڵی بێخەم بخێ بڵێ ئەمە جوڵەی خۆپیشاندانەکانی ئێمە سەری گرت و ئێمە توانیمان بە پلێک لە پلەکان مافی خۆمان بەدەست بێنین لە ڕێگەی خۆپیشاندانە ئاشیانەکان. کاکەڕۆن گفتگوی زیاتری لەسەرەکەین. کاک ڕێژار، ئێوە لە هەولێر وەک چالاکوانێک بۆ چونتان لەسەرەوەی کە چۆن ئەبێت تەوزیفی ناڕزایی خەڵک بکرێەوە، چۆن ئەبێ چارەسەری کێشەکانی خەڵک بکرێت، خەڵک زۆر نیگەران و ناڕازیە. قسەی ئێوە لەسەر ئەم بابەتە. زۆر سپاس بۆ بەرنامەکە، سپاس بۆ هەردوو میوانی بەشدار بوو. من ببوورە وەکو ڕاستکردنەوەی ناونیشانەکە من وەکو یاساناس پانگەش کرامە بۆ ئەو بەرنامەیە. ئەمەوێ لە ڕووی یاستاییەوە باسی هەڵبژاردن خۆپیشاندان بکەین. خۆپیشاندان بەشێکی زیانەکراوەیە لە پرۆسەی دیموکراسی و مافێکی ڕەوای هەموو هاوڵاتیەکە کە خۆپیشاندان ئەنجام بدات. و لە یاسای ژمارە 11 ساڵی 2010 یاسای ڕێخستنی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان بەڕوونی ئەباس لەو مافە کراوە لە مادە دوو لە یاسای ژمارە 11 ساڵی 2010 ڕێخستنی خۆپیشاندان دەڵێ خۆپیشاندان مافێکی دەستوریە دەبێ بە بەڕێکارە یاساییەکانەوە بکرێ. واتە هەموو کەسێک مافی خۆپیشاندانی هەیە دەکرێت خۆپیشاندان بکرێ، بەڵام لە چوارچێوەی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە، یاسای ژمارە 11 پێڵێن ساڵی 2010. بەپێی ئەم یاسایە هەر گروپێک یان هەر ڕێکخراوێک یان کۆمەڵی ڕێکخراوێک کە لە مادەی یەکەم باسی ئەکات ئەتوانن داواکاری پێشکەش بەلایەنی پەیوەندیدار بکەن کە وەزیر و یاخوتیەکە ئیداریەکان دەگرێتەوە ڕێگەیان پێ بدرێت کە داواکاریەکەیان پێشکەش کرد پێش 48 کاتژمێر لە خۆپیشاندانەکە دەبێت داواکاریەکە پێشکەش بەلایەنی پەیوەندیدار بکرێت و دەبێت ڕاچاوی ڕۆژەکانی پشوش بکرێت. بۆ نمونە ناکرێت تۆ پێنجشەم بڵێ من شەموو خۆپیشاندانم هەیە لە پێنجشەمەوە بتەوێت داواکاری پێشکەش بکەیت. ئەم داواکاریە نایاسایە ناقانونیە و دەبێت لە مودەی 48 کاتژمێر پێش خۆپیشاندانەکە بەلایەنی کەمەوە داواکاریەکە پێشکەش بکەیت. ئەگەر هاتوو بەڵێ کاک ڕێژار، بەڵام هەندێک لە خەڵکی ناڕزایان خەڵکی ژەڵێت باشە، بەڵام خۆ کەسیش لەسەرەوە نەوەستاوە کە ژیان و گوزەرانی ئێمەش بەپێی بە قانونی خراپ نەکراوە، بە ناقانونی خراپ کراوە، بۆ ئێمەش بە ناقانونی خۆپیشاندانەکەین. نا کاک زانەوانە کەم و کوڕی هەیە بەڵێ خەڵک حەقی خۆیەتی خۆپیشاندان بکە، بەڵێ هەموو ئەوانە واریدا بڵێن کەم و کوڕینە ناکرێ بڵێن کەم و کوڕینە بەڕاستی شتێکی حاشال نەگرە. کەم و کوڕیە کێشەی سوتەمەنیمانەیە، کێشەی خزمەت گوزاریمانەیە، کێشەی ئاومانی کۆمەڵک ئەو کێشانەمان هەیە، بەڵام خۆ ئەکرێ ئەگەر هاتو ئێمە داوای باشکردنی هەموو ئەو شتانە بکەین لە ڕێگای خۆپیشاندانێکی یاساییانە بێ. ئەگەر بمانەوێ یاسا پێشکەین خۆ ئەگەر ئۆپۆزیسیۆن یان هەر لایەنێکی تر بێوێ بێتە سەر شەقام دەبێت پێش هەموو شتەوە ڕێز لەو یاسایە بگرێت کە لە وڵاتەیە بەرکارن. یەکێک لەو یاسایانی کە لە وڵاتەیە بەرکارە یاسای ژمارە 11 ساڵی 2010 یاسای ڕێخستنی خۆپیشاندانە و پێم وابێ ناکرێت لایەنە پەیوەندیدارەکانیش ئەگەر هاتوو داوایەک پێشکەش کرا بۆ خۆپیشاندان ناکرێت ڕەتیکەنەوە. ئەگەر هاتوو بە یەک مەرز نەبێ ئەوانە توان ئەگەر هاتوو زانیان خۆپیشاندانەکە
زیان بە سیستەمی گشتی یاخود زیان بەدام و دەستگاکانی حکوومەتە گەیان بە ئاسایشی گشتیە گەێنێ لەو کاتەیە توانن ڕەتیکەنەوە بەچی ڕەتەکەنەوە بەنووسین لەم حاڵەتێشدا ئەوانەی کە خۆپیشاندانەکەیان ڕێخستووە و گروپەی کە سەرپەرشتی خۆپیشاندانەکانەکان ئەتوانن تانە لەم ڕەتکردنەوەی بدەن لە دادگای تێڵچوونەوەی ناوچەکە پێویستە لە ماوەی 3 ڕۆژ دوای ئاگادارکردنەوەکە تانە لەم بڕیارێ بدەن پاش 48 کاتژمێر لەسەر دادگا واجب کراوە کە جوابی ئەو تانەیە بداتەوە ئایا خۆپیشاندانەکە دەیکەن یاخود دادگاڕەتی دەکاتەوە ناکرێت بۆیە پێویستە هەر ڕێکخراوێک یاخود هەر لایەنێک بیانەوێ خۆپیشاندان بکرێت دەبێت ڕێز لەو یاسایانە بگرین کە لە هەرێمی کوردستاندا هەن با داواکاری پێشکەش بکەن ئەگەر لایانی پەیوەندیدار کە وەزیری ناوەخۆ بێتەوە لەگەر سەرۆکیەکەی ئیدارەکە ئەگەر داواکارێکیان ڕەت کردەوە باجاری دووەم تانە لەم ڕەتکردنەوەی بدەن لە دادگا ئەوە لە ڕووی یاسایەوە تەوزیفەوە بکەن بەڵێ دەستخۆش کاکە ڕژار گفتوگۆی زیاتر لەبارەکەی کاک سیروان لەگەڵمان بمێنە کاک شاڵاو خۆپیشاندان بە چ ڕێگایەک بکرێ و چۆن ناڕزایەتەکانی خەڵک کەڵەکە بووە بگات بۆ ئەوی هەم وڵاتەکەمان تێک نەچێ هەم کار و کەسابەتی خەڵک تێک نەچێ هەم دەنجی ناڕزایەتیش بە فشارەوە بگات. سەرەتا پێویستە جیاوازیە بکەین لە نێوان دووشتدا لە نێوان خۆپیشاندان و لە نێوان ڕاپەڕیندا. ئامانجی خۆپیشاندان ئەوەیە کە خەڵک کۆمەڵێک داواکاری هەیە ئەو داواکاریانە ئەگەێنێ بەو دەسەڵاتەی کە لە وڵاتەکەدا باڵادەستە و پێی دەڵێ من ئەم داواکارانم هەیە بۆ بەجێبەجێ بکە و ئامانجی ڕاپەڕین ڕوخاندنی دەسەڵاتە بە دوو ڕێگە ڕاپەڕینێکی مەدەنیانە کەم هەر لە شێوەی خۆپیشاندانێک بن منە خەڵک بڕیارەدا لە بەردەم لە وڵاتەکە بێتە سەر جادە بێتە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەرلەمانەکەی وەک چۆن ئێستا دەبین جۆرێک لەو نەوعە لە بەغا هەیە خەڵک هاتوۆتە ناو پەرلەمانەوە جۆرە داواکاری هەیە بۆ دووبارە هەڵوەشانەوەی ئەم کابینەی ئێستای حکوومەتی عراقی و بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئەمایان جۆرێکی مەدەنیە جۆرێکی دیکەیان ڕاپەڕینی چەکدارانەیە کە خەڵک بە چەکە دەسەر جادە حکوومەتەکە ڕوخێنێ ئەمەی تا ئێستا لە کوردستانە ڕوویداوە بووە لە ڕابردوودا خۆپیشاندان بووە داواکاری خەڵک بووە نەگەیشتە ئاستی ئەوەی خەڵک بێتە سەر جادە و ڕاپەڕین بکات و داوای ڕوخاندنی ئەم حکوومەتە بکە هەرچەند بەداخەوە خەڵک خەریکە ئەگاتە ئەو باوەڕێی کە ئەم جۆرە خۆپیشاندانانی ڕابردوو هیچ کاریگەریکیان نیە و بە هیچ کەڵکێکیان نیە و پێویستە شێوەزەکانیان بگۆڕێت لەبەر ئەوەی لە ڕابردوودا ئەو خۆپیشاندانانی کە کراوە ئەو داواکارانی کە خەڵک هەی بووە بە هیچ جۆرە دەسەڵات گوێ لە داواکاریەکانیان وە لە گوێی لە خواستی خەڵک نەگرتووە ئەو گەر بێنی بەراوردکەین ئێمە لەگەڵ خۆپیشاندانەکانی 2011 و 12 و ئەمانە لە چاوی ئێستا داواکاریەکانی ئێستای خەڵک سەرڕایەوەی داواکاریەکانی و کاتی خەڵک جێبەجێ نەکراون داواکاریەکانی ئێستای خەڵک سەدقات زیادیان کردووە بۆ ئەوەی خۆپیشاندانەکان بگەن بە نەتیجە یا بەڕاستی بێ خۆپیشاندان هەم منەظەم بێ سەرکردایەتی خۆپیشاندان پێشەوانی هەندێک برادرم بەڵێن نابێت پێشوەخت داواکاریەکان جێبەجێ نەخێر ئەبێ خۆپیشاندان سەرکردایەتێکی دیاریکراوی هەبێ و ئەو سەرکردایەتی شوێنی خۆپیشاندان دیاری بکە و ئەبێ کاتی خۆپیشاندان دیاری بکە و ئەبێ ترسێکی لەوەی کە لەمەوە ڕابردوو ئەزمونێکە کاک شاڵاو کە هەندێک سوودیان ببورە ئەکید پرسیار لە جەنابتە مثلا سوودیان لە ناڕزایەوە بۆ دەستکەوتی حزبی ئەنی ناڕزای خەڵک فەرامۆش من حتی بەسیج لانەکان بەڵام ویستم قسەکەی خۆم تەواو بکەم ئەبێ و پێشوەخێ دەبێ هەر لایەنێک هەر دەستەیەک هەر گروپێک هەڵەسێ بە سەرکردایەتیکردنی هەر خۆپیشاندانێک و داوای کۆبوونی بۆ خەڵکەکە بۆ خۆشانێ پێشوەخت بە خەڵک بڵێ من ئەمە داواکاریەکانمە خەڵکینە ئێوە وەرن بۆ ئەم داواکاریانە کۆبنەوە ناکرێت من و تۆی هاوڵاتی بچینە سەر جادە و تۆ داوای خۆپیشاندان لە من بکەی بەڵام من نەزانم داواکاریەکانی تۆچی هەر لە خۆمە بە دواتکەوم دەف بۆ لێدەم ئەمە هەر مەنطق نییە هیچ مەقبوڵ نییە بۆ دێ پێشوەختی داواکاریەکانی خەڵک دیاریکراوە وە ئەگەر دەسەڵاتی وڵاتیش ئەوێ داواکە ناڕزایەتەکان لەوە گەورەتر نەبێ و بەرەو ئاقاری خراپتر نەڕوە وەرەشتی خراپتر نەکەوێت ئەبێ گوێ داواکاریەکانی خەڵک بگرێ نەوەکو بە جۆرەکان بە شێوەیەکی زۆر خراپ بەرپەچ خەڵگاتەوە وەڵامی داواکاریەکانی خەڵک بۆگەوەی لە ڕابردوو بینومانێ ئەمە لە بینومان لە ڕابردوودا کاتێک خەڵک هاتوۆتە سەر جادە بە مەدەنیاتە سەر جادە بەڵام دەسەڵاتدارانی وڵات لە هەردوو زۆنی سەرد و سەوز بەداخەوە بە چەک ڕوبەرووی خەڵک بوونەوە خەڵکیان کوشتووە خەڵکیان تاڵاتڕێن و شەقتڕێن کردووە خەڵکیان سوژن کردووە کە ئەمەش بەڕاستی پێچەوانەی هەموو پرەنسیبە دیموکراسیەکانە یعنی ئێمە ئەگەر لە وڵاتێکی دیموکراسیدا دەژین ئەگە بڕامە بە مافی مرۆڤ و دیموکراسیەت هەیە پێویستە گوێ لە داواکاریەکانی خەڵک بگرین لە هەر شوێنێکی دنیادا کاکزانە لە هەر شوێنێکی دنیادا خەڵک لەسەر خۆپیشاندان بگیرێ خەڵک لەسەر مەسایلی سیاسی بگیرێ نیشانەوەی لە وڵاتەدا دیکتاتۆریەت بوونی هەیە نیشانەی ئەوەی لە وڵاتەدا دیموکراسیەت بە هیچ جۆرێ بوونی نیە گفتوگۆ زیاتری لەسەرەکەی کاک سیروان تۆ جارێ پێم بڵێ شەمە چیتە بازار چاک بخۆیتەوە ئەوە ڕەت چیە لەسەر ئەوەی کە بەڕاستی ناڕزایەتی خەڵک چ لەلایەن دەسەڵاتەوە چ لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە یاری پێ نەکرێ و بگاتە ئامانجی خۆی لە پێناو ژیان و گوزەرانی خەڵک نەک ئۆپۆزیسیۆن خەڵک بەکاربێنێ و نەدەسەڵاتیش خەڵک بەکاربێنێ
بنای خۆی گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ میوانەکانیش بێگومان هاوپیشەکانم و بەڕێزانی تێش پێشە من ئاماژیان پێکرد خۆپیشاندان مافە و یەکێکە لە سیما جوانەکانی دیموکراسی هەمومان ئێمەش خۆپیشاندانمان کردو دەیانجا لەو شارەدا لە بەردەم قوسڵخانەکانە لە بەردەم حکوومەتە لە بەردەم پەرلەمانە زۆر قسەشمان کردو زۆریشمان و بەمەبەستیشمان پێکاوە لە ڕابردوودا بەڵام ئەزمونمان هەیە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستان وەکو لە ساڵی 2011 و پێش 2011 و دوای 2011 بە تایبەتتر ئەوەی شوباتە کە بینیمان دۆخەکە بە چه ئاراستەیەک بوو من هەر نموزبەتێکە دەدەم یعنی نمونەیەکە دەدەمێکە لە ڕابردوودا هەتاوەکو ئێستا لە خولی چوارەم و پێنجەم لە پەرلەمانی کوردستانە زیاتر لە 21 ئەندامی پەرلەمانی کوردستانمان هەیە بەرهەمی خۆپیشاندانەکانی شەقامەکانە بەڵێ یعنی لەلایەنە سیاسەکانەوە بە ناوی خۆپیشاندان دێنە شەقام و دەبنە لیدەر و بە ئەنجامدا خۆیان هەڵەبژێرن و وەکو ناوێک بەداخەوە نەمانتوانیوە هەم حکوومەت و هەم خەڵک نەمانتوانیوە یاساکە جێبەجێکەن کاگرێژار ویل و کاگرێژار زیاتر بەجێ دێڵم لە ڕووی یاساییەوە ئێمە ئەو یاسایەکە ئەم هەمانی یاسای ژمارە 11 ساڵی 2010 بەراورد بە یاسای من پێشوێ بێت لە یەک دوو بەرنامەی تریش ئاماژەم پێ کردووە لە بەراورد بە یاسای خۆپیشاندان لە شاری لە فەڕەنسا بە کەنەدا یاساکە ئێمە زۆر منطقه زۆر ینی جوانترە لە یاسایانەی کە لە وڵاتانێ بەڵام کاتێک تۆ دێیت ئامادەنیت یاسایەک لە وڵاتە جێبەجێ بکەیت و ئامادەنیت ئەگە پرسیاری وەشم لێ بکەن ناکرێت خەڵک بەنا ڕزایی بەنا یاسایی موچەی ببڕێ و تۆ بچی وا بکەیت نا من دەڵێم تۆرە داواکەی خۆت بیکە ئەگەر نەدرا دەڵێ ئەگەر نامنطق بوو بۆن حکوومەت کاتێک ڕەفزی ئەم یاسای ئەم خۆپیشاندانەی کرد ئەم داوایە کرد تۆ لە پاوەش ئەگەر وڵچکە زۆربەی کاتەکان وەڵام نادرێتەوە تۆ ڕاستەخۆ مۆڵەت پێدراوی ئەگەر وەڵامەکە نەدراوە بە ڕسمی تۆ مۆڵەت پێدراوی لە هەمان کاژمێری خۆتا خۆپیشاندان بکەیت بەڵام ئێمە کاتێک تۆ بۆ نمونە ئێستا بەیانی خۆپیشاندانە نەوەی نوێ قیادەی دەکات نەوەی نوێ خۆی پەرلەمانتاری هەیە لە پەرلەمانی کوردستانە ئەمە منطقە ئایا بەڕاستی نەوەی نوێ لە 12 پەرلەمانتاری هەبووە 9 پەرلەمانتاری هەبووە 6 پەرلەمانتاری هەبووە لە بەغدا 4 هەبووە نەیتوانیوە قیادەی پەرلەمانتارەکانی خۆی بکە بەچ منطقێک توانی قیادەی شەقام بکە ئەمە خاڵێکی منطقە چکە ئەو پەرلەمانتارانەی بۆ نیوە بە نیوە لە پەرلەمانی کوردستان لە بەغدا دووەکان ئەو پەرلەمانتارانە شینما لە بەغا بەڕاستی ینی پرسیاری جەوهەری و منطقی ئەوەیە چۆن دەکرێت تۆ نتوانانی قیادەی 4 کەس بکەیت بتوێ قیادەی سەدان هزار دەنجی ناڕازی بکەیت کە ئەو دەنگە ناڕازیانە مافیان هەیە ئەو دەنگە ناڕازیانە مافی ئەویان هەیە ژیانی باشتر بکرێت خۆشگوزەرانیان بۆ دابین بکرێت بەڵام سەرەڕای ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە ئێستا 200 ملیارە کەش چەند مانگ جارێک دێت هەرێمی کوردستان موچە دەدرێ موچە تاخیر دەکرێت هەتا ئەوەی کە ئێستا هەیە لە ڕووی لە کابینەی نوێ 3 ساڵی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی کە لە ماوەی 36 مانگدا 35 موچە دراوە لە ماوەی 36 مانگی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە کاقوباتمایە ئەمە کاک مەسعود خۆی سەرۆکی حکوومەتە وەزیرەکانی تری گۆڕان ماون نەک پارە قەرز نەکراوە بۆ موچەی خەڵک بگرە 1 ملیار نزیک 1 ملیار دلار قەرزش دراوەتەوە تۆ کاتێک دێیت بە ئەنقەزەتەوێ لە بەغا شتێک ڕووی داوەتەوە توێ پێچەوانە ئێرە بکەیتەوە دوورمە بینە من دوێنێ بەڕێوبەری ئاوی بەڕێوبەری کارەبای شاری سلێمانی بینیوە دەڵێ چاڤیلان 200 ملیار دینار قەرد عەفوەن 2 ملیار دینار قەرزدارە کارەبامان لەسەر بڕی وێسە مۆلی دەداتەوە تا ئێستا ئامادەنی قەرزەکەمان بدە ئەمانە خۆ یەکێکن لە هۆکارەکانی بیانەوێ بەرامبەر حکوومەت خودی خۆیان نەوەی نیوە بەرامبەر حکوومەت بەکاری بینێ بڵێ من سبەی خۆپیشاندانەکە بە ئاراسێژی هەیە من دەکەم بەڵام تۆ وەرە پارەم ئەو لێم خۆش بە بەرامبەر بۆی قەرزی خەڵکم لەسرە ئەم قەرزەیەم لێ خۆش بە یعنی هەمومان تێگەیشتون خەڵکی ژیر و عاقلش تێگەیشتووە لە ڕابردوودا وەڵڵاهی لە هەولێرێ خۆپیشاندان کراوە بێ ئەوەی ڕێگری بکرێ دوو ئەندام پەرلەمانی نەوەی نوێ وەزایدەن 4 کادریان نەگەیشتە 15 کادری هاتوونەتە شەقام یعنی کە ڕێگری نەکرای 15 کەس هاتووە نیتیان ئەی خۆمە دەزانی خەڵکە ئەو خەڵکی کە دەنجیشیان بێتدا لە ڕقی پارتی وێچێتە دەنگ بنەوەی نوێ ئەو بابەتی ئۆپۆزیسیۆن دەدا بۆیە وەکو خۆپیشاندان من بەیانی وەڵا لەگەر بزانم خۆپیشاندانە بەیانی ئامادەنین با نەبێتە بەشێک لەوەی بڵێن کاکە قەڵەباڵغێکیان بۆ دروست کردوین پێشم وایە خەڵکی هەولێر ئەوەندە ژیرە کە یەکێک لە کۆمنتەکانی سەرۆکی نەوەی نوێ دەڵێ خەڵکی هەولێر ئازایانە وەرنە شەقام خەڵکی هەولێر ئازایە بەرامبەر بە بەعەس خەڵکی هەولێر ئازایە بەرامبەر بە داعش کە ڕۆژانە خۆی بە شەیدکردندا لە بەرەکانی جەنگە خەڵکی هەولێر پێویستی بە
بە کەسێکی پۆپۆلیستی نییە بێتن خیادەی خۆپیشاندانی بۆ بکە ئەگە بمانەوە بیکەین من و کاگرێژا لە هەولێر چەندینجا خۆپیشاندانمان کردو ئەوە دەبینە قیادا برادرانی یەکێکیشمانی لەولێر بێکەوە خۆپیشاندانمان کردووە لەسەر ژیان و موچی خەڵکی بۆیە دڵنیات دەکەمەوە ئەوەی کە بەیانی دەیانەوەی خۆپیشاندان لەولێرە بکرێ دڵنیات دەکەمەوە ئەگەر بشکرێ بەڵام بەیانی کە جیران بەنا قانونی ئەمە نایاسایینێ کاگرێژار بەیوە مەگە غەڵەتم بۆم ڕاستکاتەوە چونکە بەنا قانونی هاتێ شەقام کاتێکیش دەستگیر دەکرێت ئەو کاتیش نایاساییە بۆ نمونە من دەمێ بۆی کۆتایی بۆم پرۆگرام ئەو دقی خۆم بێنم بەڵێ کاک زانام بەڵێ دەڵێ ئەگەر خۆپیشاندەر بە یاسایی مۆڵەتی وەرگرت لە شەقامدا بەیانی جەستەیەکی بریندار دەکرێت شوێنێکی دەستچێندرێ لایانی بەرپرسی ئەمنی دەبی قەرەبۆی بکاتەوە کاتێک ڕێکخەرانی خۆپیشاندان داوای خۆپیشاندان دەکەن جامی شوێنەیەک سیارەیەک دەشتێنن سارێک دەسووتێنن دەبی ئەوان خۆپیشاندەران قەرەبۆی ئەو شوێنە بکەن کاکسیروان بەدارێکی بینەران هەولێر بەڵێ لە هەولێر ناڕزایەتی نیە یان نەڕزایەتی سەرکوت دەکری یاخود بڕوای بە قیادی خۆپیشاندانی مەسەلەن بە ئەوەی کە باز دەکرێن نیە بە دڵنیاییەوە هەموومە بڕوامان پێێتی حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕوای پێێتی بزاتم پارتی دیموکراتی بڕوای پێێتی من چەندین جار عزبەکەی خۆشم لەگەڵەوە نەبووە بۆ نمونە کەمپینێک بکەین خۆپیشاندانێک بکەین بەڵام کردومانە بڕوامان پێوە کە لە بەرژەوەندی گشتیە چکە پێمان وایە پارتی بۆ بەرژەوەندی گشتی دامەزرا وەکو پارتی دیموکراتی کوردستان قسە دەکەم لێرەدا حزبی سیاسی پارتی سیاسی ئامرازە بۆ خزمەتکردنی ئامانجێک ئەمن ئامانجی من پارتی نییە چی ئەکاو چی ناکە ئامانجی من خەڵکی کوردستانە بە ڕێگای پارتیەوە دەزانین بۆیە لە هەولێرێ بەڵێ کاتێک بیانەوێ یاساکان تێک بشتێنن کاتێک بیانەوێ لەو پەڕی دۆخی باشی کوردستانە کە بۆ دەمانێت بکەنێ سەر سکە وەزعی کوردستان بەرەو ئاراستەیەکی باش بڕوە ئەوان بیانەوێ مزایدە بە ژیانی خەڵک و ناڕزایی خەڵک بکەین منیش داوا دەکەم ئەگەر منیش هاتمە شەقام داوا لە دەستگا ئەمریکان دەکەم پێشەمیان من دەستگیر بکە بەڵێ گفتوگۆی زیاترەکەین کاکارۆن کەواتە ئێمە بابەتێکی زۆر گرنگ هەیە کە ناڕزایی خەڵکە خەڵگاوینێ کارەباینێ غازە ڕێگەوبان خراپە موچە لە کاتی خۆیدا نایەت ئەمە چۆن بە ڕێگایکی سەلامەت بمێنێتەوە هاوڵاتیەکی هەژار بەکار نەهێنرێت بۆ دەنجیلایەنێکی سیاسی یان بۆ پاڵپشتیکردنی دەسەڵات ینی بە هەردوو دیوەکەیدا چۆن ئەمە تەوزیف بکرێ بەڕاستی زۆر ڕاستە لە هەرێمی کوردستانە خۆپیشاندان شەرعێتی پێدراوە ینی بە شەرعیەتکردنی خۆپیشاندان هەیە چ لە ڕووی یاساوە کە یاسایەکی تایبەتی بۆ دەرچووە چۆن یاسایی چاپەمەنی هەیە یاسای ڕۆژنامەگەری هەیە یاسای تیرۆر هەیە ئەمانە یاسایەکی شەیە تایبەتە بە خۆپیشاندان کەواتە لە ڕووی یاساوە ئەمە شەرعەتی یاسایی هەیە دوو لە ڕووی سیستەمی حکومڕانیەوە ئێمە سیستەمی حکومڕانیمان سیستەمێکی دیموکراسیە بە هەڵبژاردن خەڵک هەڵبژێرین سەرۆک هەڵبژێرین بە هەڵبژاردن ئەندام پەرلەمان ئەنێرین بە هەڵبژاردن وەزیرەکان بە پێی زۆرین و کەمینە ئەوڕۆناوە کەواتە لە سیستەمی دیموکراسیشە بە هەمان شێوە ئەبێت خۆپیشاندان بەشێک بێت لە گەیاندنی دەنگی خەڵک ئیتر ئەو دەنگی ناڕزایەتیە دەنگی ڕازیبوونە دەنگی هەرچی جاری وایە خۆپیشاندان نەکرێت بۆ پشتگیریکردن هەڵوێستێکی حکوومەت جاری وایە خۆپیشاندان نەکرێت بۆ ناڕزای دەربڕین بەرامبەر بە دەوڵەتێکی دراوسێ ئەوانە زۆر واریدا ئێمە بیرمان نەچێت بەڵام ناڕزایی دەربڕین شێوازی گەیاندنەکەی ئەگەر هەموو خەڵک و بینەران بیران بێتەوە لە ساڵی 2010 لە سلێمانی 103 ڕۆژ فەرمانبەران و مامۆستایان خۆپیشاندانیان کرد بەڵام بە شێوەیەکی زۆر هێمنانە بەیانی هەتا نیۆڕۆ شوێنەکەیان پاکە کردەوە بەبێ ئەوەی زەرەر و زیان بە یەک با بڵین بە یەک درەختی ناوچەکەش بگەێنرێت هەر خۆشیان شوێنەکەیان پاکە کردەوە هێزەکانی پۆلیس و ئاسایش پاراستنیان ئەیان پاراستن ئەوە بوو مەسجیان گەشت نامەیان گەشت پەیامەکەیان گەشت بەبێ تون و تیژی بەڵام ئەگەر بیرمان بێت ساڵێک دوای ئەوە کە هەنێک خۆپیشاندان کە دەستی تێوە وەردرا یان با بڵین دەستی تێخرا فەرمانگی پەروەردەی شارەزور سووتێنرا من خۆم بەچای خۆم بینی کە سجلاتی با بڵێن پەروەردە و مامۆستایان بە دەستی خەڵکەوە نیوەی بە ئاگرەوە نیوەی ئەکڕا و ئەفرۆشرایەوە یەکێک لە فەرمانبەرەکان بە پارەی گیرفانی خۆی چوو فایلەکانی کڕیەوە ڤێرتێرنەری لە کفری سووتێنرا ئەمە چی بوو ئەمە بۆی زەرەر لە حکوومەت بە حکوومەتیش زەرەری نەکرد حکوومەت وەکو خۆی مایەوە دەسەڵات وەکو خۆی مایەوە ئەوەی کە زەرەر ئەکات لەم حاڵەتانەیە کە خۆپیشاندان و بەلاڕێە ئەبرێت یان بە ناوی بە تامی ئۆپۆزیسیۆن خەڵک تێوە ئەگلێت کە وان نییە وایە بەم شێوازە ئەبێک وەکو ئەوانی ئەخیر کەناڵ ئەسووتێت بە فەرمانگە ئەسووتێت سجلات ئەسووتێت حکوومەت زەرەر ناکە جاری کەژ ئەڵێمەوە بە هیچ شێوەیە نەدەسەڵات زەرەرەکان نە حکوومەت ئەوەی کە لە تێکچوونی خۆپیشاندانە زەرەکە تەنها هاوڵاتی و شارەکان زەرەرەکەن توریست کەمتر ئەبێتەوە
پارە کەمترێ بێتەوە لە بازارەکە تەداول و شەریکە و کۆمپانیا زیاتر ئەکشێنەوە بەڵام خۆپیشاندانی خۆت ئەەکەیت وەکو ئەوەی کە کراوە پێشتر 103 دانە ڕۆژ مامۆستایان و فەرمانبەران بەبێ ئەوەی یەک کەس بریناربی خۆپیشاندانیان کردو ئەمە هەمومان 10 ساڵ لەمو پێش نیە 3 ساڵ لەمو پێشە 4 ساڵ لەمو پێشە کەواتە تۆ دوو شێوازت هەیە بۆ دەربڕینی ئەوەی کە لە ناخی خۆتا هەیە وەک هاوڵاتی من گلەیم هەیە بەڵێ گلەیم سیستەمی پەروەردە هەیە گلەیم سیستەمی تەندروستی هەیە گلەیم لە سیستەمی باج و خەراج و وەبەرهێنان هەیە بەڵێ بە تایبەتی وەبەرهێنان ئێمە هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان گیرۆدی دەستی وەبەرهێنانی بەڵام خۆ من ئەکرێ بڕۆم فەرمانگەیەک پسووتیانم لە بەرەوەی کە گلەیم لە وەبەرهێنان هەیە گلەیم سیستەمی شەفافەتی نەوت هەیە ئەمە و کاتە توانم بڵێم گۆمەکە ئەوەنێکە قوڵەکاتەوە من ئەمە هەرێمەکە بەس بەڕاستیوانی بانگەشەی کاکارانەوانی بانگەشەی ئەو خۆپیشاندانەکەن مەسەلەن بە تایبەتی لەو چەند ڕۆژەیە ئەتوانن قیادەی ئەو دەنگە ناڕەزای نەزیهەی خەڵک و هەژارێکی سەرزادە بکەن کە ئێمە ڕۆژانە دڵمان بۆی سووتێ ئەگەر سڕینەوەی عەقڵی خەڵک بێت بڵێ بەڵام ئەگەر دڵسۆزی بۆ خاک و وڵات و نیشتیمان و هەرێم و میلەتەکە بێت ئەوان حاڵەتێکە مستەحیلە من درەختێکی ئەم وڵاتی خۆم بە درەختی ماڵی خۆم ئەزانم فەرمانگەیەکی ئەم وڵاتە بە فەرمانگەی ماڵی خۆم ئەزانم وەک هاوڵاتی ئەمە مافی هاوڵاتی بوونی خۆمە کە هاوڵاتی چۆن مافی هەیە ئیمتیازاتیشی هەیە یعنی ئەبێت بمپارێزێم حکوومەتە ئەبێت سیاسەتەکەی وها بێت کە من خوێندنی مناڵەکانم باش بێت ئەبێت تەندروستی و سیستەمی ئەمانم هەموو پێویستە بەڵام لەگەڵ ئەوەش منیش ئەبێت لەسەرمەکە ئەم فەرمانگەی دەوڵەت بپارێزم ئەو درەختە بپارێزم ئەم شەقام بپارێزم ئەوشی کە من هاان ئەیە بڕۆم درەختێک بسووتیانم یان درەختێک هەڵکێشم یان شتێ بکەم یان فەرمانگەیەک بسووتیانم بێگومان ئەمە بۆ مەبەستێکی دیاریکراوی خۆیان دیکەن ئەمەمان دیوە ئێمە لە شاری سلێمانی هەردوو شێوازەکەمان دیوە شێوازی خۆپیشاندانی هێمنانەمان دیوە دەدانە جار خۆپیشاندان کراوە لەم هەفتەی ڕابردووە بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی لێ بکەیتەوە مەسەجەکان هەمووی گەشتووە پەیامەکانمان گەشتووە بەڵام ساڵانی پێشوش دیومانەکە فەرمانگەی مەسەلەن ڤێرتێنێ حتا تەنانەت گەشتە ئەوەی کە هەنێکانێک دایری ئەوقاف و مدیرەتی ئەوقافەکان بسووتێنێکە هەمووی ماڵی خوا و قورئان و کتێبە ئاینەکانی تێ ئەمانە هەمووی حاڵەتن ئەم خەڵکە ئەگەر بێت و خۆی بیرێک بکاتەوە لەوەی کە چی ئەگوزارێت ئایا ئەو کەسی کە کەسێک کە بە مەبەستێکی دیاریکراوە تو هانەیە بیتە سەرجادە مەبەستەکەی لە میلەتەکەیەتی دڵسۆزی میلەتەکەیتی یان مەبەستەکەی تایبەتێتیکی خۆیەتی ئەم دوو حاڵەتە بەراورد دەکەین ئێمەش بەگوێی ئەوواکەین چونکە بیریشتان نەچێت کورد کە گەشت بێتە تینی ڕاپەڕینی بەسەر گەورەترین و زاڵمترین دیکتاتۆرا کردو بەڵامی ساتێ حاڵەتەکە پێویست بۆ ناکە کە کەسێک هانت بات نەک خۆت بە بەهرەی خۆت و بە فیتڕی خۆت بیتە سەرجادە دوو حاڵەتی زۆر زۆر جیاوازن کاکە زانە لێرەیە خەڵک ئەبێت جیای کاتەوە بزانێ چی هانی ئەیات و خۆشی لە ناخە چی پێویستە ئەنجامی بات زۆر باشە کاک ڕێژار کەواتە مەسەن کاک سیروان پرسیارێکی کرد ڕێیشی دەربڕی و کردیشی بە پرسیار لە خۆی مەسەلەن باز لەوە کرێگر بە یاسای داوای خۆپیشاندان بکرێ بۆچی بەناساییش مەسەلەن هەمان ئەو پرسیارم لە بەڕێز کرد مافی خەڵک ئەخورێت کەواتە ئەوەی کە بانگەشەی بۆ کرێ مەرجە بە یاسایی بێ مەرجە لە چوارچێوە ڕێکارە یاسایەکانی هەرێم بێ خۆی هەر خۆپیشاندانێک کە لە هەرێمی کوردستانە کرێ دەبێت لە چوارچێوە ئەو یاسایی بێ کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەو یاسایی کە بە زۆرینەی ئەندامانی پەرلەمان دەنجیان پێداوە خۆپیشاندان کاک زانەمێ شتێک ڕاستکەینەوە بی زیاتر بینەرانی شتێ بگەن لە هەر حاڵەتێکدا کاک سیروانیش باسی کرد لە هەر حاڵەتێکدا کە تۆ داواکاریت پێشکەشی بەلایانی پەیوەندیدار کرد ئەگەر بتەوێ خۆپیشاندانی سەرتاسەری بکەیت لە هەرێمی کوردستان ئەوە لە دەسەڵاتی وەزیری ناوەخۆدا پێویستە داواکاریەکە پێشکەشی وەزیری ناوەخۆ بکەیت ئەگەر دەتەوێت خۆپیشاندانەکان ناوچەیی بن بۆن منە بەس لە سلێمانی بیاخود بەس لە هەولێر بیا بەس لە دۆ بیا گەرمیان هەر ناوچەیەکی تربێت پێویستە لە پارێزگایە قایم قامیان بەڕێوبەری نەحیە مۆڵەتەکە وەربجێواتە داواکاریەکە پێشکەشی وان بکرێت ئەگەر لە حاڵەتێکدا لە مادە چواری ئەم یاسایە لە بڕگەیەک ئەڵێ ئەگەر لە حاڵەتێکدا داواکاریت پێشکەش بەلایانی پەیوەندیدار کرد چ وەزیر چ لە یەکە ئیداریەکان بێت ئەگەر هاتوو لە 48 کاتژمێر وەڵامی داواکاریەکەی بە ئەرەیان بەنەرێ نەدایەوە ئەوە ڕاستەوخۆ داواکاریەکە ئەچێتە بواری جێبەجێکردن و ئەو گروپەیە ئەو لایەنە سیاسەیە ئەو ڕێکخراوەیە ئەو کۆمەڵە خەڵکەی ئەیانەوەی خۆپیشاندان بکەن ئەتوانن بێنە سەر شەقام و ئەو شوێنەی کە دیاریە کردێ خۆپیشاندان بکەن بەڵام بەپێی ئەو یاسایی هەمانە ناکرێت تۆ بڵێ ئەمن
خۆپیشاندانەکەم بەبێ ئەوەی کاتی دیاریکەی بەبێ ئەوەی شوێنی دیاریکەی بەبێ ئەوەی ماوەکەی دیاریکەی چکە ئەمە لە بگەدوو لەم یاسای ڕێخستنی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان ئاماژە بەوە کرایە پێویستە کات و شوێن و مانەوەی کاتەکەش دیاری بکەی و ئەو شوێنەش کە بۆی ئەچی و خەڵک ئەمێنێتەوە ئەڕوە بۆی چەند دەمینێتەوە شوێنەکە کوێیە بۆی خەڵک بێ ئەگەر لە حاڵەتێکی تر ئەگەر تۆ داواکاریت پێشکەش کرد و باوەڕت پێ نەبوو کە لایەنی دەسەڵات پێت وایە ڕەتی ئەکاتەوە و ئەم داواکاریە جێبەجێ ناکرێتەوە ئەتوانی تانەی لێ بدەیت ئەگەر منێک مەوێ وەکو ڕێکخراوی یان وەکو هەر لە شاری هەولێر کاک ڕێژار داوای خۆپیشاندان بکرێ ڕێگەی پێدرێ کاکزانە خۆپیشاندان پێشتر کراوەوە کاکسیلوا مەسوولی سنتەر بووە مەسوولی ڕێکخراو بە من مەسوولی ڕێکخراوە خۆپیشاندانمان کردو داوای مۆڵەتمان کردووە وەرمان گرتووە ئەگەر لە هەر حاڵەتێک گریمانە ئەگەر وەرنەگیرا باسەوە یەکەم کە وەرنەگیرا کە تۆ مۆڵەتی نەدایە لایەنی پەیوەندیدار کە تۆ داواکارێک کە سبەینێ پێشکەشی پارێزگاری هەولێر کرد کە مۆڵەتەکەی ڕەت کردەوە تۆ تانەی لێدە لە دادگا ئەتوانی تانەی لێدەی لە ماوەی 48 کاتژمێر دادگا دەبێ وەڵامت بداتەوە ئایا خۆپیشاندانەکە دروستەکە بیکەیاننا و دەبێ لایەنی پەیوەندیداریش کاتی خۆپیشاندان ڕەت دەکاتەوە پێت بڵێ بەنووسین نەک بەزارێکی پێت بڵێ من ئەو خۆپیشاندانی ڕەت دەکەمەوە لەبەر بەڵام وەکو بافی خەڵکو و ناڕزایەتی خەڵک پێتوانی بەڕاستی کە ناڕزایەتی خەڵکێ و پێویستە بە دوواداچوونی جدی و چارەسەریشی بکرێت تاکید من تاکید گلەیمان لەوەیە گلەیمان هەیە گازندەمان هەیە بەڵێ کەم و کوڕی هەیە بۆ نمونات و ئێستا بەرزی نرخی سوتەمەنی کێشەی ئاو هەیە کێشەی مەسەلەی باج هەیە ئێستا بۆ نمەکە خەڵکێک هەژارە ناتوانێت کە مشکلەی کارەبامان ئێستا کارەبا ئەوەی من بیستی بێتم بۆ هەر ئەمپێرێک 18 بۆ 20,000 مۆلیدە هاتۆتەوە ئەوەکە کێشەی خەڵکی ڕەشروت و هەژاری ئەم شارانەیە پێویستە حکوومەت وەلایانی پەیوەندیدار ئەم کێشانە بە هەند وەربگیت و چارەسەریان بکە ئەگەر بیەوێ ئەگەر بمانەوێ خۆپیشاندانش تەندروستیش بکەین پێویستە حکوومەتش ڕێگا بە خۆپیشاندامدە ناکرێت ڕێگا لە خۆپیشاندان بگرێت کە تۆ داوای کەمترین مافی سەرەتایی خۆتەکەی داوای ئاوەکە یاخود داوای کارەباکە یاخود داوای هەرزانکردنی نرخی سوتەمەنیەکانەکەی ڕێگریت لێ بگیرێ بەڵام هەموو ئەو شتانە ئەکرێمە چی بکەین لە ڕووی لە چوارچێوەی یاساوە بکەین ناکرێ ئێمە پێشێل یاسا بکەین بۆ نمونە منێک ئەگەر ئۆپۆزیسیۆن ئێستا ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەڵێ حکوومەت ئەم یاسایی پێشێل کردووە بۆ نمە زۆر جاگلەی لەسەر ئەوە کرێ لە دەسەڵاتی جێبەجێکردن فلان یاسا جێبەجێ ناکە یان فلان یاسا فەرامۆشەکە بەڵام تۆش کە ئۆپۆزیسیۆنی ناکرێ یاسا فەرامۆش بکەیت دەبی بێ لە چوارچێوەی ئەو یاسایە کار بکەیت کە لە پەرلەمانەوە دەرچووە کە تۆش هەمان یاسات پێشێل کردو لە چوارچێوەی یاسا خۆپیشاندانەکەت نەکرد کەواتە تۆش یاسایەکەت شکاند و هەمان ئەوەی کە دەسەڵاتی جێبەجێکردن کردو دوێنێ تا دوێنێ ڕخنت لێگر ئەمڕۆ تۆ خۆت کردوتە نازانانی کە خۆپیشاندانەکەن ئایا داواکاریان پێشکەش کردووە یان نەکردووە بەڵام هەموو ئەو داواکاریانە پێویستە لە چوارچێوەی یاسا من ئەگەر پێشکەشیان کردووە پێویستە لە کەناڵەکان بڵێن ئێمە ئەو داواکاریەمان پێشکەش کردووە بۆ نمونە فلان دەستگاڕەتی داواکاریەکەی مەکردەوە تانەمان لێداوە دادگا ئەوە قسەی دادگا ڕێ پێداینە دەسەڵاتی جێبەجێکردن ڕێگامان پێ نادەخواتەوە بۆ خەڵکشی کاتەوە ئەگەنا من لەگەڵ مافی خەڵکم بەڵێ کەم و کوڕی هەیە دەکرێت ئەو کەم و کوڕیانە پێویستە چا بکرێ خۆ کەسمان ناڵێن کەم و کوڕی نیە بەجددیش ئێستا هەمومان دەبێ ئەو پامە بگەێنین بەڵێ کەم و کوڕی هەیە و لە پێناو چارەسەرکردنی کەم و کوڕیەکان هەموو ڕێگایە بگرینە بەرجا ڕێگای مەدەنی بێ خۆپیشاندان بێ هەموو ئەوانەیە بەڵام لە چوارچێوەی یاسا ناکرێت لە یاساوە دەربچێ زۆر باشە کاکە ڕێژار کاک ئینشاڵڵا بە تەجروبەی خۆت وەک چالاکوانێک کۆکو هاوڵاتی شێرێمی کوردستان کە درکت بە ناڕزایەتەکان کردووە خۆپیشاندان لەکوێ بە شێوازێک وە لەکوێ هەدەفی خۆی دەپێچێت وەک گوتمان خۆپیشاندان پێویستە لەگەڵ ڕاپەڕندێک جا بکرێتەوە بێ ئامانجی خۆپیشاندەران بە دێنانی چەند داواکاریەک بێ و من لەگەڵۆم دەبێ خۆپیشاندان لەو پەڕی مەدەنی بێ دوور بێ لە وێرانکاری ئەبێ خۆپیشاندەر مڵک و سەرۆت و سامان و هەموو تەلەکات و دارودرەختی ئەم وڵاتە بەهی خۆی بزانێ ئەبێ هەمومان لەوە دڵنیا بین ئەمڕۆ هێزگەلێک دەسەڵاتدارە ئەو هێزگەلە و ئێمەش نامێنین بەڵام ئەبێ ئەم وڵاتە و مبتەلەکاتی ئەم وڵاتە بمێنێ چونکە بۆ مڵکی نەوەی ئایندەیە مڵکی تاکە کەسێک نییە بۆیە ئەبێ تێک نەدرێ خۆپیشاندان بە پێی
جۆری داواکاریەکانە ڕەنگە هەندێک داواکاری هەیە ناوچەیی بێ بنمونە داواکاری وەک هەندێک ئاوکارەبا و هەندێک خزمەتگوزاری ئەمە داواکاری ناوچەیین دەکرێتەوە لە پارێزگاری شارەکەت دەکرێت لە سەرۆک شارەوانی شارەکەت داوای بکەیت و هەند داواکاری کەشەیەگە داواکاری گشتیش من هەر دەکرێت لە شارەکەی خۆتەوە گردبوونەوەی بۆ بکەیت و داواکاریەکان بەرز بکەیتەوە لەبەرەوەی ئێمە بنمونە ئەگە کۆمەڵ داواکاری گەورەشمانە بکە لە سەروی دەسەڵاتی پارێزگار و شارەوانیەوە بێ ئەوە دەزانین لە سلێمانی بنمونە هینمان هەیە بارگای پەرلەمانی کوردستان هەیە لە سلێمانی و دەکرێت خەرەگە دەکرێت سلێمانیش دەبێ بنمونە لە هەولێر بێ ئێمە گە دیقەت دەین لە پایتەختی عراق ئەمڕۆ خۆپیشاندانەیە ئەو خۆ خەڵکی لە عراق کۆبەتەوە هەمووی خەڵکی بەغانیە خەڵکی نەجەفا کەربەلایە بەسڕایە زیقارە میسانە بەڵام لەبەرەوەی بەغدا پایتەختی هەمووانە هەمویان هاتوو لە بەغا کۆبوونەوە ئێمەش بۆ ئەو داواکاریانەی کە گشتین و داواکاری هەموو خەڵکن دەکرێت لە جاتی لە سلێمانی و کەلاروانە کۆبینەوە بچین لە هەولێر کۆبین لەبەرەوەی هەولێر پایتەختی هەمومانە و بۆ داواکاریەکە چین کە لە سەڵاتی باڵادا لە سەراتی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەماندایە بەنسبەت ئەمەوە بەڵام بۆ ئەوەی وێرانکاری نەبێ بۆ ئەوەی بەڕاستی ئەم ڕوودا ناخۆشان ڕووی دەبێن ئەبێ شتێک هەبێ بکرێت ئەمە ناکرێت هەبڵین ئەبێ خۆپیشاندەران دار نەشکێنن شوشتن نازانم موقعی پاز نەشکێنن ئەبێ بینا نەسوێنن کە بڵێ ئەبێ نەیسووتێنن ئەبێ نەیشکێنن بەڵام ئەبێ بڵێن پێویستە دەسەڵاتداران گوێ لە داواکاریەکانی خۆپیشاندەران بگرن ئەبێ بزانین بۆچی خۆپیشاندەران لە حاڵەتێکی هەمنۆ دەگەن بە حاڵەتێکی تون و تیژ و ئەم جۆرە تونتیژیانە ڕوو ئەدا کاتێکەوە پێمتی خۆپیشاندەر ئەبینێ گوێ لە داواکاریەکانی ناگیرێ کاتێک خۆپیشاندان ئەبینێ بەهێزی ئەمنی پەلامار ئەدرێ ئەویش لە بەرامبەردا پەرچەکردداری دەبێت ئەم جۆرەکە ئەم ڕۆت فعلانەی دەبێت و بە شتێکەیە کە ئەم برادرانە بەڕاستی بەشێکی زۆر نەزۆر تێکیدیان کردو ئەویش یاشای 11 ساڵی 2010 یعنی برادران ئەم یاسایەکی زۆر گاڵتەجاڕیە ئەم یاسایە هەر خۆی قەید و بەندکردنە بۆ ئەوەی خۆپیشاندان نەکرێ یعنی معنای تۆ نییە تۆ بەم یاسایە ئەم یاسایە ساڵ 2010 دەکراوە کە ئەو کاتە یەکێتی و پارتی زۆرینەی پەرلەمانی کوردستان یاساکە ڕێک پڕ بە پێستی یەکێتی و پارتی کراوە بۆی هەر کەسێک کە مخالفی ئەوانە دەنگ بەرز نکاتەوە تۆ معقولێ بە خەڵک بڵێ هەر کاتێک خۆپیشاندان کە بێ پێی پرس بە من بکەی ئەگەر من ڕازی نەبوو تۆ نابێ خۆپیشاندان بکەی نەخێوانە لە هەر شوێنێ خەڵکێک بێ داواکاریەکێ بێ خۆپیشاندانێ بکات پێویستە دەسەڵاتی ئەمنی ئەوێ ئاگادار بکاتەوە بۆ ئەوەی دەسەڵاتی ئەمنی هەم ئاگاداری خۆپیشاندانەکە بێ و هەم ئەمنیەتی خۆپیشاندانەکە پارێزێ من ئەم بەڕێزە لە زۆر باسی هەولێری کرد تحدا دەکەم لە هەولێر مەگەر خۆپیشاندانێک کە لە دژی داعش بوو بێ مەگەر ئەو خۆپیشاندانێک کە لە دژی سەر عەبدوڵواحید کە هێزەکانی زێرەڤانی کردیان دەنامن تحدا دەکەم لە هەولێر مۆڵەت درابێ بۆ یەک خۆپیشاندان دژی هێرشەکانی تورکیا دژی گەنەڵەکانی حکومەت هەرێمی کوردستان و ئەو خۆپیشاندانەی کە لە سلێمانیش کراون من با هەموو خۆپیشاندانەکانی مامۆستان کە 100 ڕۆژە بوو کووا ڕاستە دەڵێن پەیامەکانگەی ئەیە پەیامەکانگەیش وەڵامەکان چی بوو کوا ئەنجامەکەی 63 ڕۆژ خەڵک لە عەبێ شوبادە لە بەدەرکی سەرە هاوایان کرد بە ئاشتی کوا ئەو داواکاریەکانی خەڵک چی بەسەر هاتەنان لە پەرلەمان یاساشی بێ دەرچوو دوای چی بەسەر هات ئەنی چی داواکاریەکی خەڵک گوێی لێ گیراوە تاوەکو خەڵک شێوازەکەی بگۆڕێ من ئەمە یەک شتێک بڵم کاکزانە ئەمڕۆ لە کوردستانە 2000 دەسەڵاتدارن پێیان دەوترێت یەکێتی و پارتی بەڕاستی ینی خەڵک لە مەسەلەی خۆپیشاندان هەندێک بێ ئومێد بووە ئومێدی بەندی خەڵکی کە نەماوە چارەسەرەکان زەحمەت بەڵام یەک واقعەیە 2000 ئەم وڵاتیان خراپ کردووە کە یەکێتی و پارتین ئەو 2000 دەتوانن چاکیکەن ئەگەر بیانەوە چاکیکەن بەڵام ئەوەی کە مشکلەکەیە زۆرینەی خەڵک لەو قەناعەتەدا کە ئەم 2000 نانەوە چاکیکەن ئەگینا من بەڕێزێک لەم بەرنامەی تۆدا کادری پێشکەوتوی حیزبەیە و من گوێم لە سەرۆکی حیزب بووە بەرمەگوێم لە بەڕێز پاڤڵ تاڵەبانی بووە کە باز لە هەموو کەم کوڕەکانی ئەم وڵاتە دەکا من گوێم لێ بووە لە دیبەیتێکە بە ڕێزێک بە ڕاستەخۆ بە کاک مەسعود و کاک مەسعود دەڵێکە ئەمە هەموو حیب عارەکانی ئەم وڵاتەیە ئێوە بۆ ئەوەی ڕێ لە خەڵکانی تیگە بگرن بۆی خەڵک ناڕزایی خەڵکی دیکە نەخۆزێتەوە بۆی ئەم گلایش لە خەڵک نەکەن نەڵێن بۆچی بۆ شتێکی خراپ دەسەر جادە و وڵات دەشێوێنن فەرمون ئەم وڵاتە چاکەن تا ئێمە دەستان ماچکەی تا ئێمە سوپاسمان بکەین دەستخۆش کاک سیروان کەواتە ڕێگە ڕاستەکە وەکوی کاک شاڵاو دەڵێت بۆی کاکە ئەم ناڕزاتیانە چارەسەر بن قیادەی باڵای یەکێتی و پارتی ئەیزانن چارەسەر چییە مادام کە ناخۆشە و کە پێتان وایە مەسەڵەن کەسانێک کە ناتوان قیادەی خۆپیشاندان کە لێستایە چارەسەر چییە کاکزانە بۆی کە جواب دەمەوە لەوەی لەسرم تێ نەپەڕێ ئەو بەڕێزێکە لە ستودیۆ لە کنجە نابێت میێوانە بۆی بەڕوونی تێبکە ینی لە هیچی وڵاتێکی دنیا بە دیموکراسی بە دیکتاتۆری وڵاتێکنی شتێک نییە بە ناوی بەبێ یاسا تۆ خۆپیشاندان بکەیت لە هیچی دنیا نییە ناکرێتەوە بڵێ ئەم یاسای خۆی بربەستا ساڵی 2000 دەکراوە گۆڕان 25 کورسیە بووە ئەو گۆڕانی کە لەو 25 کورسیە زیاتر لە 11 کورسی ناو پەرلەمانی کە تێیدا بوو بەرهەمی خۆپیشاندانەکانی عەفەی شوبات بوو هەر بۆ زانیاریتان
باشە یعنی لەو کاتەدا هەندێکیان لە خولی دووەم بوون بۆ پەرلەمانتار بۆەوەی کە باواقعی بین دووەمیشیان لە هەولێر ئەوەندە خۆپیشاندان کرایە ئەوەندە خۆپیشاندان کرایە لە بەردەم قوسڵخانەی تورکیا لە بەردەم قوسڵخانەی ئێران ئێمە ئاڵای ئێرانمە لە قوسڵخانەی ئێران هیناتە خوارە لە قوسڵخانە یعنی ئەوە لە کاتێکا ڕوودراوە دووەم لە ئێمە خۆپیشاندانمان کردو لە بەردەم قوسڵخانەی ئەمریکایە لە بەردەم UN دەیان خۆپیشاندان ئەحزاب سیاسەکان یەکگرتوو خۆپیشاندانی کردووە ئەوە حزبی شوعی خۆپیشاندانی کردووە یەکێتی خۆپیشاندانی کردووە لە هەولێرە هەموو کردویانە کەس نێنەی کردی ینی بانەسە سەر چارچێەوە چارەسەر چییە چارەسەر ئەوەیە ئێمە هەمومان خەڵک گلەی هەیە ئەمە کاگرژارە خۆی گلەی دەکە مەش گلەیمێ ئەوە خۆی ئەمە لە ئاستی باڵای قیادی حزبەکانی خۆشمان جێمالێ بۆ گلەیمانێ دەبی چای بکەین ئێستا لەو هەنگاوەینە ئەمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ئەو دۆخە کراوە باسی ئەوە کراوە کە دەبی چارەسەرەکان بەڵام بەڕاستی چارەسەرەکان ئەوەندە خێران بەڕاستی چارەسەر کە گوتما کارەبا دەبی چارەسەر بێ کارەبا بە 1 ساڵە لە 30 ساڵی ڕابردووە تا ئێرەما هیناوە لێک بەرن دۆخەکە ئێمەش گلەیمانەیە منیش دەڵم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەک ناو لێ بنێ کابینەی ڕووناچی ئەو لەوێت بدا بە کارەبا ئەو لەوێت بدا بە ئاو هەرجارێک کابینەیەکە بەڵام ناکرێ ناڕەزایی و مافی خەڵک ناکرێ گلەی و گازەندەی خەڵک خەڵکانێکی هەڵتۆقیوی نێو سیاسی بێن قیادەی بکەن ئەمە خاڵی هێڵی سوورە بابەتەدا دیسان دەڵێمەوە بەیانیش لە شاری هەولێرە بە هەموو خەڵک دڵنیابی لە شاری هەولێر هەموو خەڵکێک مافی هەیە لە هەولێر بێتە شەقام بەڵام ئەو کەسانەی کە خۆپیشاندار دروست دەکەن بۆی کورسی پەرلەمانی پێزیادکەن بۆی ژن و مێردەکان بکەن بە پەرلەمانتار لە بەغاو لە هەولێرە دڵنیا بن لەوەی قابلی قوبوڵنی لە هەولێر بێنە شەقام بەوەی بە ناوی دەنگ و ناڕزای خەڵکی هەژار و مامۆستا و چینی کرێکارە بێنە شەقام و کەتی دوایەترە ژن و مێردەکان بنێرنە پەرلەمان و لە بەغاو لە هەولێرە ئەمە قابلی قوبوڵ نییە بۆیە هەر کەسێک گلەی هەیە با خۆیان بێن قیادی خۆیان بکەن ئەم مامۆستایەکە لە لای تۆیە لە ستۆدیۆیە بە ئەو بێ بە ڕێخەری خۆپیشاندان با مامۆستایەکی تر بێ بە ڕێخەری خۆپیشاندان کە لە هەولێرێک کراوە بەڵام کەسێکی سیاسی کەسێکی قەرزار کەسێکی هەمومان دەزانی کە ناتوانێت قیادە بکە کەسێک کە هەمومان دەزانی کەسمان نازانین چۆن ئەو سەروەتەی لە ماوەی 10 ساڵە دروست کردیە خۆی دەڵێ من لە شتێکی بچووکەوە دەستم پێکرد ئێستا ملیۆن لێرم ئێخکاک ئەگەر ئەتوو بەڕاستی بە پارەیەکی دروست پێیات کردووە وەرە سیمینار بۆ خەڵک بکە ڕێگاکانیان پێ بڵێن چۆن دەبێت بە ملیۆنێر وەکو ئەنتۆنیۆ ڕۆبێنز و وەکو ئەوانی تر وەکو محمودی معەزەمی بەڵام ئەگەر تۆ بتەوێ بە ناڕەزایەتی خەڵک فشار بێخیتە سەر حکوومەت بەوەی قەرز لێ خۆش بێ ئەگەر بتەوێ بە ناڕەزایەتی خەڵک ئیستیغلالکەی پەرلەمانتاری زیادکەی ئەم ڕۆژە ڕۆیشت ئەگەر خەڵک ئەوەندە هۆشیارە ئەمڕۆکە تێگەیشتووە دڵنیامە لەوەی ئامادە نیە سبەینێکە بێتە شەقام لە باتی بەدواتکەوێ بۆی بڵێ بڕوخێ سبەینێ بەربارانت دەکات و هێرکە باران دەکات تۆ توکەی لە ڕابردوودا مزایدت بە دەنجی خەڵک کرد لە ڕابردوودا هەر بینیشمان لە دانیشتنی پەرلەمانی عێراقا لە جەلسەی یەکەم بەگە پارتی دەکەوی لە جەلسەی دووەم بەگە پارتی ناکەوی کەوایە ئەمە مزایدە و بازرگانی کردنە بە دەنجی خەڵکی هەژار و کاسبی ئەم وڵاتە بەڵێ دوا سەرنجی تۆ کاک سیروان دوا سەرنجی منەوەیە هەمومان مافمانەیە داوای خۆپیشاندان بکەین داوا ئەوە بکەین کە ژیانمان باشتر بێت بەڵام با ئێمە خۆمان قیادەی خۆمان بکەین خەڵکی کوردستان خەڵکی هۆشیار و خەڵکی کەم دەرامەت و خەڵکی ئەوانەی خاوەن موچەند کە زوڵمیان لێکراوەکە موچەیان باش نەدراوە کە ئاو کارەبایان نییە باوەکو ئەو ئافرەتێک کە هاتە شەقام لە جادەی 100 مەتریە کە ناومان لێ نابوو خەجەباوە با ئەو بێداوا بکە با ئەو داوای خۆپیشاندان و قیادەی خەڵک بکە تکایە خەڵکی هۆشیارگەتانێ خۆپیشاندان بکەن خەڵکێکی ژیر بکەن بە قیادەی خۆتان نەک خەڵکێکی هەڵتۆقیوی ناو سیاسی بەڵێ سوپاس کاک سیروان کاک ڕێژار دوا سەرنجی بەڕێستان من لە دوا قسەی خۆمەڵەیەم خۆپیشاندان مافێکی ڕەوایە و مافێکی سەرەتاییشە هەموو کەسێک بەتوانێت داوای ئەو مافەیە بکەوە ئەتوە دەبێ ڕێگاشیان پێ بدرێت خۆپیشاندان بکرێت بەڵام دوو ئامانجی سەرەکی هەنە بێ پێت بڵێم لە خۆپیشاندان یەکەچیان ئامانجی پیشەیە ئەوەی دووەمیان ئامانجی سیاسیە لۆ ئامانجە پیشەیەکانەوەی کە کرێکارانیان هەر کەسێک دێتە سەر شەقام داوای خۆپیشاندان داوای مافی خۆیەکە مافێکی ڕەوایە حەقی خۆیەتی مافە سیاسەکەش حەقی خۆیانە پێویستە هەر کەسێک دەیەوێ خۆپیشاندانی سیاسی یان ناڕازە لە بەرامبەر سیاسی داوای هەڵبژاردن کە لە کاتی خۆی ئەنجام درێ و کێشەیە نامێت چکێمە لە هەرێمێکین
ئەم هەرێمەیە پرۆسی هەڵبژاردننی تێدا بەڕێوەچێ پێویستە ئەو لایەنانەی کە لە ناڕازینە لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان پێویستە داوا بکە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ مەسەلە خۆپیشاندانە پیشەوی سیاسەکان لێک جیا بکەینەوە. بەڵێ دەستخۆش بەڕێز کاروان دوا سەرنجی بەڕێستان بڵێ خەڵک ناتوانانی بڵێ خەڵک داواکاری نییە کۆمەڵی خەڵک داواکاری هەیە کۆمەڵی خەڵک گلەی هەیە کۆمەڵی خەڵک ڕەخنەی هەیە کۆمەڵی خەڵک ناڕەزایە ناڕازایەتی بەچی دەرەبڕێ بە خۆپیشاندان دەرەبڕێ ئەنی ئەمە واریدە کۆمەڵگە بەم چین و توێژانە بێ هەندێک لە ناڕزایەتەکان لە بابەتێکەوە یەکەوەی ماوەی پێش و خوێنکاران داواکاریان هەبوو ناڕزایەتیان هەبوو لێرە بۆیان چارەسەر کرا کە بۆیان چارەسەر کرا هاتنەوە هۆڵەکانی خوێندن دەستیان بە خۆیان کردەوە و داوای ئاویان کرد داوای کارەبایان کرد داوای ئینتەرنێتیان کرد داوای دەرماڵی 6,000 و 100,000یان کرد ئەمانیان کە بۆ دابین کرا بەڵام ئەگەر ناڕزایەتەکە بە مۆرچێک و بە بەرجێکی سیاسی بکرێت بێگومان ئەمە جێبەجێکردنی مستاحیلە ئەو کاتەش کێ لە شەقامەکەیە ئەفەوتێت کوڕی گەنج و کوڕی فەقیر و هەژارە بن بەژێر پێی ئەو هێزە و کە لێرە و لێوێ بەرپەرشدانە و بەریەکەوتن دروستە بێ بەڕاستی ینی ئەگەر تۆ هەر داواکاریەکەت هەبێ کۆی کە خوێنکارانی زانکۆکانی ئەم دەڤەرە کردیان بە شێوازێک بە لایەحەیەک پێشکەشیەکەیت و جێبەجێەکرێت بەڵام ئەگەر بتەوێت بە سیستەمێکی سیاسی لەسەر داوای لایەنە یان کەسێک سیستەم بگۆڕی سیستەمی دیموکراسیەوە بە ئاسانی ناگۆڕێت ئەو سیستەم تەنها لە حکوومەتی شمولیە بە خۆپیشاندان و بە ئینقیلاب گۆڕە جناکە تۆ پەرلەمانت هەبوو کە تۆ حکوومەت هەبوو کە تۆ بە هەڵبژاردن خەڵکت ناردبوو ناتوانین لەو حاڵەتەیە بە خۆپیشاندانێک سیستەم ژێرا و ژوورکەیت. سپاس کاکەروان کاکشاڵاو دوا سەرنجت بە کورتی بێ. سپاس دەکەم وەگوتم ئەمڕۆ داواکاریەکان ڕۆژ بە ڕۆژ زۆرترە بن ڕۆژ بە ڕۆژ بادۆخەکە خراپترە بێ دوای بەداخەوە دوای زیاتر لە 30 ساڵ حکومڕانی خۆمان کارەبای مۆلیدە ئێستا ئەمپێری 18,000 دینارە مۆلیدەکە ئەڵیان ساعتماندا و حکومەت لە 16 ساعت بە حسابیان 27 ساعتمان هەیە بەڵام هەردووکی 15 ساعتمان نییە بەرمیلێک نەوت لەسەمە لەسەر دەریای نەوتین لەم هاوینە گەرما بە 260,000 دینارە قوتابخانەکانمان ئەوەندە پڕبوون من لە گەڕەکی هەواری شارم قوتابخانەی لێ 1400 لە بەیتیایە لێ قوتابخانە مامۆستای وانە بێژ لە نزیکەی 15 مەکتەبەکان مامۆستاکان وانە بێژن بەڵام دانامەزێنێن بۆ ئەوی فراغی مامۆستا پڕگەر پێویست بێگە بۆیە ئەگەر ئەمانەوێ لە وڵاتەدا کۆتایی بە خۆپیشاندان بێنرێ ئەگەر لەمانێت ئەم وڵاتە باش تووشی ئالۆزینە بێ ئەبێ ئەم وڵاتە چاککەین ئەگەر ئەم وڵاتە چاک نەکەین ڕەنگە بەیانی خەڵک وەک پێیزنێت سەجادە چووکەلەوانێ بەیانی خەڵک بڕوا و متمانی بە شاسوار عەبدولواحید نەبێ بەڵام دڵنیابن ئەگەر ئەم بارودۆخە چاک نەکرێ ئەگەر خراپیەکان بەرەو نەگۆڕێن بە چاکە ئەوە لە ئایندەدا لەگەڵ هاتنە پێشەوەی هەر قیادەیەکدا کە خەڵک متمانەی پێبێ بارودۆخەکە بە جۆری لێ دێ کە دڵنیان بێکەم ئەم هێزە سەڵاتدارانە لە وڵات جیان نابێتەوە دووهەمیان ڕەنگە وەزعەکە بە جۆرێک بێ کە هەومەتیدا زەرەت بکەین تا ساڵانێکی زۆنێتەوە تایمی خۆی. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز سیروان گەردی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ بەڕێز ڕێژیار ساڵح یاسانا سوپاس بۆ بەڕێز کاروانانەوەر کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان و سوپاس بۆ بەڕێز شاڵاو مەحموود چالاکوانی مەدەنی سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ سوار میوانی عزیزم بە هیوایەوەین کە ئەوەی لێرە میوانەکانمان باسییان کرد کە ناڕزایەتەکانی خەڵک بگاتە شوێنی خۆی و چارەسەری بەپەلەی بۆ بکرێت و ئەوانەشی کە پێویستی بە پلانی استراتیژیە پلانەکان بخرێنە بواری جێبەجێکردنی ئێمە ڕەهەنمان پێشکەش کردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.